ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری و گروپی چیژانی شێوەکاری کفری لە ئێستا و لە سەردەمی کۆرۆنادا بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا دەرباز مەجید سەرۆکی ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری پێشانگایەکی شێوەکاری ئۆنلاینیان کردووەتەوە و زیاتر لە 50 هونەرمەندی شێوەکاری تێدا بەشدارن. لە هەمان کاتدا ئامادەکاریش دەکەن بۆ پێشانگایەکی شێوەکاری تایبەت بۆ سەرۆکی گروپی چیژانی شێوەکاری کفری کە لە دوای ئەم بارە ناهەموارە بڕیارە بکرێتەوە. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە و ئاگاداربوون لە کار و چالاکیەکانی ئەم گروپە هەر ئێستا و بەڕێگەی تەلەفۆن میوانداریم کردووە لە زۆر بەڕێز دەرباز مەجید سەرۆکی ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری. مامۆستا دەرباز سڵاو و ئەم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئەمەد لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبول فەرموو. سڵاو بۆیەوە، سڵاو لە رادیۆی سەلام و بیسەرانی، سوپاس بۆ سپێدەی بەختەوەری. هەر بژی زۆر سپاس دەکەم. سەرەتا حەزەکەم باسێکی ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیریمان بۆ بکەی کەی دامەزراوە کار و چالاکیەکانتان زیاتر چ بوارێک لە خۆ دەگرێت و ئەو سێکتەرانە چین کە کاری تێدا دەکەن. کاکە بشین ڕێکخراوەکەمان ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری دیارە لە ساڵی 2019 دامەزراوە. لەو ماوەکەمەی دامەزراندنی داتوانیوێتی کۆمەڵێک چالاکی هەمەجۆر لە بوارەکانی پەروەردە، هونەر، هۆشیاری کۆمەڵایەتی جێبەجێ بکات. بەڵێ زۆر باشە، هەر بە هیوای سەرکەوتنتان. وەکو ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری لە ماوەی دامەزراندنیەوە هەتا ئێستا لە چەند کار و چالاکیدا بەشداریتان هەبووە؟ بەڵێ، ئێمە توانیمانە لە ماوەی دامەزراندنی ڕێکخراوەکەماندا بەشداری یاخود ئەنجامدەری ئەم کار و چالاکیانە بین. دیارە لە مانگی 5 ساڵی 2019 توانیمانە قوتابخانەیەکی ناحیەی سەرقەڵان نۆژەم بکەینەوە و خولی جۆراوجۆر بۆ پێشخستنی توانە مرۆیەکان بکەینەوە، وەکو خولی شێوەکاری و خولی هاندانی گەنجان بۆ خوێندنەوە. لە ئێستاشدا سەرقاڵی پێشانگایەکی کە پێشانگاکە پێشانگایەکی ئۆنلاینە دەربارەی هۆشیاری هاوڵاتیان لە مەترسیەکانی کۆرۆنا کە زیاتر لە 50 هونەرمەندی کوردستان و عێراق بەشداری تێدا دەکەن و لە ماوەی ڕابردووشدا توانیمانە فستیڤاڵی خانمانی هەر 4 پارچەی کوردستان ئەنجام بدەین. بەڵێ، لە دوایین کار و چالاکیتاندا و لە ماوەی کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ و مانەوە لە ماڵەکاندا بە هاوکاری گروپی چیژانی شێوەکاری کفری پێشانگایەکی ئۆنلاینی شێوەکاریتان کردوتەوە هەروەک بۆ خۆشت ئاماژەت پێدا. ماوەی چەندەم پێشانگا ئۆنلاینە کراوەتەوە و مەبەست و ئامانج لە کردنەوەی چییە و بیرۆکەی کردنەوەی پێشانگایەکی ئۆنلاینی لەم چەشنە لە چیەوە سەرچاوەی گرت؟ بەڵێ، دروستبوونی ئەم بیرۆکەیە دیارە لەوە سەرچاوەی گرتووە تاکە کەرەستەی هۆشیارکردنەوە لە بەرامبەر پەتایەکی جیهانیدا. ئەمە ئەو ساتەیە کە هونەر دەبێتە هۆکار هاوکات ئامانج. لێرەوە وریایی هونەرمەند خۆی بەیان دەکات. ئەم هەوڵەشمان پێمان دەڵێ هونەر پەیوەندیەکی بتەوی لەگەڵ زەمەنی خۆیدا هەیە. هەر زۆر جار دەرهاوێشتەی دیاریدەکانی سەردەما. بەپێی دیاریدەکەش یەکێک لە ڕێنمایە تەندروستەکان ئەوەیە کە هاوڵاتیان نابێت لە جێگایەکدا کۆبنەوە لە دەوری پێشانگایەک. بۆیە ئەومان باش زانی کە بتوانین بە شێوەیەکی ئۆنلاین هۆشیاری تەندروستی بگەێنین نەما بۆ ماڵی کوردستان. ئامانجیش هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە لە مەترسیەکانی کۆرۆنا و پابەندبوونیان بە ڕێنمایە تەندروستەکە. بەڵێ، جێی دەستخۆشیە و بە هیوای بەردەوامیتان. بەشی هەرە زۆری ئەو وێنانەی کە لەم پێشانگا ئۆنلاینەدا بڵاو دەکرێتەوە و بە شێوەیەکی کاریکاتێرن کە ئەمەش خۆی لە خۆیدا دەبێتە هۆکاری ئەوەی کە هەموو چین و تۆژێک بە هەر زمان و دیالێکتێک لێی تێبگا. گرنگی ئەمە چییە و ئایا بۆچی بەشی هەرە زۆری بەشداربووان لە ئافرەتان پێکاتون؟ ئایا ژنانی هونەرمەند هەتا چەند دەتوانن بە ڕێگەی هونەر پەیامی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا بگەێنن؟ دیارە هەر لە سەرەتای چەسپاندنی بیرۆکەکە بۆ کردنەوەی پێشانگایەکی لەو شێوەیە کە بە شێوەی ئۆنلاین کراوەتەوە، دیارە ئێمە پێشتر لە ماوەی ڕابردوودا بە شێوەی گروپ کارمان کردووە و ئێستا هەموو گروپانە لە چوارچێوەی ڕێکخراوێکدا کۆکراونەتەوە. تواناکان هەموو یەکخراون بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی باش ڕوبەڕووی ئەم مەترسیە کوشندەی ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە. بێگومان ڕۆڵی خانمانیش لەم نێوەندەدا ڕۆڵێکی بەرزە. وەکوتم ئێمە کە لە پێشدا بە شێوەی گروپ کارمان کردووە، دیارە گروپی چیژانی شێوەکاری کفریش یەکێکە لەو گروپانەی کە لە ناو ڕێکخراوەکەی ئێمەدایە هەر بۆی ڕێژەیەکی زۆری خانمان بەشداریان تێدا کردو و توانیوانە بە شێوەیەکی باش پەیامە هونەرەکانی خۆیان بگەێنن بە هاوڵاتیان و هۆشیاریان بکەنەوە.
بەڵێ لەم کاتەی ئێستای کەرەنتینە و مانەوە لە ماڵەکاندا وەکو دواوتەی بەڕێزت پەیامی ئێوە وەکو ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری بۆ هاوڵاتیان بەتایبەت هونەرمەندان و کەسانی خاوەن بەهرە چییە؟ بەڵێ دیارە پەیامی ئێمە لە ئێستادا ئەمانەوێت پێیان بڵین هونەر و ژیان پرۆسەیەکی بەردەوامە، هەموو سەختیەکان تێدەپەڕن، ژیان ئاسایی دەبێتەوە، بۆیە پێویستە پابەندی سەرجەم ڕێنمایە تەندروستیەکان بین بۆ ئەوەی ژیانمان پارێزراو بێت. ئەو ماوەیی کە لە ماڵەوەن زیاتر بایەخ بە پسپۆری خۆیان بدەن بۆ ئەوەی توانایەکی زیاتر بخەنە سەر خەرمانی ژیانیان و پێیان دەڵێن کوردستان ئاوەدانە بێت و ئێوەش هەر سەرکەوت و سەرفرازە بن. بەڵێ زۆر بەڕێز دەرباز مەجید سەرۆکی ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕەوشەنبیری، زۆر سوپاس کە بە ڕێگەی تەلەفۆن لە کفریەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە سپاس.